پشت بەخوای گەورە بەستە خوای گەورە لە هیچ شتێک ناومێدت ناکە کە پشتت بەخوای گەورە بەست تەواو. وڵای من تقریبان 5 ساڵ و 2 مانگە تووشی عادیسەیەک بووم لەسەر عەفارە کەوتم بەهۆی ئەوە عادیسە و هەردوو قاچەکان بەدەستدا. بەڵام وەکو بڵێ ڕێگری لە ژیان چۆنە یەکەمین جار حەز بە تەنهایەکەکەی هەز بە ناخۆشیێکەکەیت و وەکو بڵێ تا شتەکە ڕادەبەدەر تێدەپەڕێنیت بە پێی کات لێ ڕادێت. ئیتر شتەکان وایە لە ژیان وەکو بڵێ دەی قۆناغی کە هەوڵ بدەیت. ئەو کاتی تەمانەت چەند بوو لەکوێ کارت دەکرد چۆن وات لێ؟ وڵی ڕۆژانە لەگەر برامان ئیشم دەکرد تەمەن 19 ساڵ و لەگە برامان ئیشم دەکرد سای عەفارە ئەو شتانەوە، بەڵام بەبێی خوای گەورە قسمەتەکەی ناردو و تووشەوە حاڵەتەی بووم ئێستا لەسەر عارەبانە. خێزاندارنی؟ ناوەڵات الحەمدولیلا خوای بزێت. ئەو کاتی هەر ئیشی شۆفێری دەکرد لەسەر حەفارە؟ سای حەفارە بووم، قەلا بووم، تەلەنتەر بووم، ئیتر بە سارەی گەورە سارەی گەورە بەر. ئەی ئێستا دوایەوە منداوە؟ وڵای ئێستاش لە خوای بەزانەکی شێ دەکەم وەکو بری ئیشی فۆتۆگرافەر مەسە کەسێک دەبین تەخەڕوجیت یان کەسێک بۆنەیەکیان ڕۆژی لەدایک بوونەوە ئیتر عەزەکە شتەکەن لە کوێنەگری و ئەو شتانە. ورەت چۆنە لە ئێستا؟ بە قورعان ورە زەینچە ورە یەک شت لێران هەیە هەوڵدان. پشت بەخوای گەورە بەستە خوای گەورە لە هیچ شتێک ناومێدت ناکە کە پشتت بەخوای گەورە بەست تەواو. یعنی کەواتە لە ئێستا تۆ توانین بڵێن کەسێکی ئاسوودەی ئینشاءڵڵا لە خوای وەزات بە الحەمدولیا. ئەو کەسێکی احتیاجی دەسمە بازاڕی، دەسمە پیاسەی، دەسمە ڕیاضەی، دەسمە مەزبەعی، هەموو شتێک دەکەم. یعنی هیچ شتێکم نەکردە ڕێگری لە ژیانی خۆم کە هەردوو قاچەکان ناتە هۆیەکی ئەوە کە ژیانی خۆم بفەوتێنم لە ماڵەوە دابنیشم بڵێ من هیچم پێی ناکرێتم یا هیچ شتێکم ناتانم بکەم. یعنی هەوڵدان هەموو شتێکە. کەواتە ینی لەو حەزانەی لەو پێویستیانەی کە لە سەردەمی ئەوەی کە لە شێک ساغشتە بوو هەمان ئەو شتانە ئەنجام دەدەی و ڕێگر نییە؟ نانا الحەمدولیا ئێستا بۆ نمونە ئەم پێشتر سایق عەفارە بووم وایە ئێستا دەتوانم عەفارەی خۆم لێ خڕۆم وەکو چۆن وەکو عەزەک زۆر جارەمی دری دەستە شتێکی دەرێ وڵی دەچم فڵان شتی دەکەم. یعنی جار بەجار دەسمەکەم برامانە وەکو عەزەکە تەمەشا دەکەم قسەشی دا دەژۆم هەتا بە کوردەواری خۆمان دەرێ کرمەکەی دەمرینی. یعنی حەفارەش دەتوانیدا؟ الحەمدولیا لە خوای بەس زیاد بیتن بەس کەم. لە ڕووی خوێندنەوە چۆنی؟ بە قورعان خوێندنی وازم لە خوێندنینا ئەو ساڵ لەبەر چ هۆکارێک وازم لە خوێندنیا لە شارۆچکەی کۆڕێ مەکتەوەکی لێ 16 قادرمەیە. هەموو ڕۆژ ئەم 16 قادرمەی بەسەر کەوم 16 قادرمەی بێمە خوارێ لەوم زۆر دەکایان نا.